زۆرن ئەو هونەرمەندانەی کە بە درێژایی ژیانیان خزمەتیان بە فەرهەنگ و هونەری کوردی کردووە و ماندوونە ناسانە کاریان بۆ پێشخستنی هونەری کوردی کردووە لە ئێستادا و لە شاری سلێمانی ڕێز دەنرێت لە ژمارەیەک هونەرمەندی ماندوونە ناس. ئەمڕۆ لە شاری سلێمانی ڕێکخراوی ئاشتی خێرخوازی بە هاوکاری شێخ جەعفەر شێخ مستەفا جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان خەڵاتی ڕێزلێنانی ئاشتی بەخشرایە هەرێک لە هونەرمەندانی دیار و بە ئەزمون عومەری کەریم ئاغا، عومەر دڵپاک، یاسین قادر بەرزنجی و عەبدولی حەمەجوان لە پای تەمەنی پڕ لە خزمەتیان بە بواری هونەر و جەختکردنەوە لەسەر ئاشتی و پێکەوە ژیان لە ڕێگەی کارە هونەریەکانیانەوە. ئەمڕۆ وەکو ئەرکێکی سەرشانی خۆمان بۆ خزمەتکردنی هونەرمەندانی کوردستان وەکو پیشەیەکی ئەم ڕێکخراوە کە پێشتریش کاری کردەوە بۆ خزمەتکردنی ڕۆژنامەنووسان هونەرمەندانی تر و ئەمڕۆ ئەم چوار هونەرمەندە یەکێکن لە چوار هونەرمەندە گەورەکەی شاری سلێمانی کە جێگای فەخر و شانازین بۆ خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستان کە توانیویانە ڕۆڵێکی ئەکتیڤ و بەرچاویان هەبێت لە بواری هونەرەکەیانەوە بۆ خزمەتکردنی ئاشتی و سەقامگیرکردنی کێشە کۆمەڵایەتەکان لە هەرێمی کوردستانە و ڕۆڵی ئەکتیڤانەیەیان هەبووە لە نێوان مناڵان کە هیچێک لەوانە کاک عومەر ئاغا کە هەموو شەوەکانی بەرات لە باتی خەڵاتەکەی ئەو کتێب و قەڵەم بووە بۆ مناڵان و مامۆستا عومەر دڵپاک یەکێک بۆ لەو کەسانەی کە لە فلیمەکانە ڕۆڵێکە بینێت کە دەوری ئاشتی ئەگەیەنیە پەیامەکانی یەک لەوانە جەنابی کاگیاسین کە کۆمەڵی ڕۆڵە بینێ خەڵک کەسایەتی کاگیاسی دەزانێت کە کەسایەتیە کە یەکێکە لە مرۆڤ ئاشتی خوازەکانی یەکێکە لەو کەسانی کە لە بواری هونەری کوردیە کاردانەوەی هەیە و ڕۆڵەکانی ئەتوانێت سەقامگیربوونی مرۆڤایەتی نیشان بدات و مامۆستا جەمال عەبدولی حەمەجوان کە دەورێکی جوانی هەیە لە هونەرەکانیدا دایمە ڕۆڵی ئاشتی کردوتە پەیامێک و ئێمە ئەمڕۆ بە شانازیەوە پشتیوانی ئەم کەسایەتیان ناکەین و نەمانتوانی وە شتێکی گەورەیان بۆ بکەین بەڵام ئێمە توانیوانە بە شتێکی بچووک یادیان بکەینەوە و خۆیان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کە ئێمە لە خزمەتی ئەوانین و ئامادەشین هەر کارێک بە ئێمە بکرێت لە خزمەتیان نابین و پشتیوانیان لێکەین و ئێمە کارێکشمان لە پێشەکە لە ڕێگای ئاشتی نێودەوڵەتیەوە کە لەوانەیە لە نزیکانە سەردانی هەرێمی کوردستان بکەن و ئێمە ئەم چوار کەسایەتیەژە لایەوانیشەوە خەڵاتیان بۆ بەدەست بێنین کە سەرۆکی IPB ئینشاءڵڵا سەردانی هەرێمی کوردستانەکە بە پانجژنامەیەکی ڕسمی و بتوانین ئەم چوار کەسایەتیە لەسەر ئاستی ناوخۆ و جیهانی بیان ناسین.